سڵاتان لێبێ و ئەم کاتتان باش خۆشحاڵم لە گەرماوگەرم لە خزمەتیەوە یابم بەڕێزان دوو تەوەر گفتوگۆی لەسەرەکەین. تەوەری یەکەممان تایبەتە بێ بە یەکێتی دوای کۆنگرە و ئەو یەکێتی کە ئێستا لە سەرەتای جوڵە سیاسیەکانی لە دۆخی هێوربوونەوەی هێدی ڤایرەسی کۆرۆنادا لە هەورێری خۆشەویست و پایتەختی هەرێمی کوردستانەوە جوڵە سیاسیەکانی دەست پێ دەکات. ئەندامانی سەرکردایەتی یەکێتی و کادرانی یەکێتی و خەڵکی هەولێر بە گشتی بەم جوڵانە دڵخۆشن و کۆمەڵێک پەیام لەم جوڵانەدا هەن کە پەیامی گرنگن هەم لە ڕووی سیاسیەوە هەم لە ڕووی حکومڕانیەوە. پەیامەکە بۆ ناوخۆی هەرێمی کوردستان گرنگە و بۆ دەرەوەی هەرێمی کوردستانیش پەیامەکە گرنگە، بۆ بەغدا گرنگە، بۆ وڵاتانی هەرێمایەتی گرنگە و بۆ هەموو ئەو هێزوولایەنانی یا ئەو وڵاتە ئەوروپی و زلهێزانی دنیاش گرنگە کە چاویان لەسەر هەرێمی کوردستانە دەیانەوێم هەرێمە هەرێمێکی بەهێز بێ و هەرێمێک بێ تێیدا دیموکراسی و ئازادی ڕادەربڕین و ئازادی کاری سیاسی گەشە بکات. لێرە هەمیشە لە هەرێمی کوردستانی یەکێتی نیشتیمانی کوردستان خۆی بەهێزێکی کوردستانی بینیوە و بەهێزێکی کوردستانی ناساندووە. لە سەرەتای دروستبوونیەوە تاوەکو ئێستاش ئەم هێزە هیچ کاتێک لە خەباتی چەکداریدا نە لە خەباتی مەدەنی و حکومڕانی و خزمەتگوزاریدا جیاوازی لە نێوان هیچ شوێنێک بۆ شوێنێکی دیکە نەکردووە. بەڵام زۆر دۆخ خاتونەتە پێش لە هەرێمی کوردستان کە نامێ بچمەوە سەرباسی و دۆخانە ڕەنگە ئەم جیاوازی دروست کردبێ کە واقع سەلماندوێتی، بەڵام ئێستا یەکێتی دەیەوێت ئەم جیاوازیە نەهێڵێ و وەکو هێزێکی کوردستانی خاوەن پێگە، خاوەن دەسەڵات، خاوەن ئەزمون مامەڵە بکە. دەمانەوێت بزانین ئەم پەیامانە چین کە چەند ڕۆژێکە لە هەولێرەوە بۆ کوردستان دەردەچن و پەیامی یەکێتی بۆ ئەم دۆخە چییە و چۆن دەیەوێت هەنگاو بنێت بۆ خزمەتکردنی خەڵک، بۆ هاوڕابوون و هاوشانبوون لەگەڵ خەڵک، بۆ هاوخەمبوون لەگەڵ خەڵک، بۆ چوونە ناو گرفتەکانی خەڵک، بۆ گەڕانەوە بۆ ئەو دروشمەی خوا خۆشبوو سەرۆک مامجەلال گەڕانەوە بۆ خان و قوڕەکان کە مەبەست لێی خزمەتکردنی کەسانی هەژار و چینی مامناوەند و خوار مامناوەندە. یەکێتی چۆن ئەمە دەکات و چۆن کاریگەری یەکێتی دەردەکەوێت لەسەر ئەو قەیرانانی لەسەر هەرێم هەن، لەسەر ئەو بڕیارانی دەدرێن بۆ بەنسبەتی خەڵکەوە و ئەو وتانی کە هاوسەرۆک لاهور شێخجەنگی لە کۆبوونەوەی لەگەڵ پێشمەرگە دێرینەکان کردی سەبارەت بۆی کە هەم خەڵک و هەم کادرانی یەکێتی چاویان لەسەر جوڵەکانی لە مودوای یەکێتی بێ دەکرێت چۆن ئەمە مامەڵی لە کەڵا بکرێ. ئەمە تەوەری یەکەممانە بێ و تەوەری دووەمیشمان تایبەتە بێ بە دۆخی عێراق. لە تەوەری یەکەمدا میوانداری بەڕێز شادمان مەلا حەسەن ئەندامی ئەنجومەنی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستانمان کردووە. هەڤاڵ بەخێر بێ. هەڤاڵ وەکو هەولێریەک و هەم وەکو ئەندامی سەرکردایەتیش هەستە بە چی کرد کە جوڵە نوێەکانی یەکێتی بە تایبەتی جوڵە سیاسی و خزمەتگوزاریەکان لە پایتەختەوە دەست پێ دەکەن؟ زۆر سپاس بۆ خۆی ئەگەر بێت و چوارچێوەیەک بدەینە بابەتەکە. هەولێر بەنسبەت کوردستان شارێکی زۆر حەیەویە، شارێکی گەورەیە و لە مەسیرەی کوردایەتیش دەتوانین بڵێن هیچ ڕۆژێک دانەبراوە ئەگە زیاد لە ئەو ئەرکەی لەسەر شانیتی نەیکردبێتن کەمی نەکردووە. بەنسبەت یەکێتی نیشتیمانی کوردستانیشەوە هەر لە ساڵی 76ەوە کە یەکێتی دەستی بە خەباتی چەکداری کردەوە بەردەوام خەڵکی هەولێر بەردەوام بۆ لەم خەباتە لە ڕێزەکانی یەکێتی و ئەگەر کاتێککە دەڵێ یەکێتی و هەولێر مەسەلە تۆ بڕۆیە هەولێر کە دەست بۆ هەر چین و توێژێک ببەی مەسەلە دەڵێ پێشمەرگەی دێرین بە هەزارانت هەیە، کە سوکاری شەهید بە هەزارانت هەیە، زیندانی سیاسی بە هەزارانت هەیە، ڕێخستنی دێرین بە هەزارانت هەیە، جگە لەو خەڵکەی کە ئێستاکە لە بێن لەنەوەی نوێ کەوانەی کە جیلی دوای ڕاپەڕین و پێگەیشتنە ئەمانیش بە هەزاران مسلە دید و بەرنامە و دنیابینی یەکێتیان قبوڵە. ئەم دۆخانەی کە لە ڕابردوو بەسەر کوردستاندا هاتبووە بەتایبەتی بەسەر یەکێتی لە ڕابردوو بەتایبەتی لە دوای شەڕی ناوخۆ ئەو ڕووداوانەی کە هاتنە پێش و ئەو جوولانەی کە کرا یەکێتی مەسەلە لە هەندێک شوێن وەکو بوونی ئاشکرا لە هەولێر دوور بوو. دوای بەڵام هەمیشە لە ناو دڵ و دەروونی خەڵکی هەولێر بوو، ینی هەمیشە خەڵکی هەولێر یەکێتی بە فریاد ڕستی خۆیان دەزانێت، متمانەیان بە یەکێتی هەیە. چکە بۆ ئەو خەڵکەی کە خەباتی کردووە کە ماندوو بووە
ئەمە مسرە لەسەر هەمان ئەو بەرنامەی خۆی وا بە ئاسانی نایگۆڕێت. کاریگەریی لەسەر کادە دروست کرده بوو لەسەر ئەوانی کەیکی بەتەکیید دسۆستر بوون. نمونە من با پێ بڵێم کاتێککە ئێمە لە دوای پرۆسەی ئاشتی و ئاشتبوونەوە و یەخستنەوەی ئیدارە و ڕۆیشتنەوەی بارەگاکان نمونە ئێمە لە هەڵبژاردننی یەکەم کە دوای پرۆسی ئازادی یەکەم هەڵبژاردن لە 2005 لە 31 کرا هەڵبژاردن بۆ پەرلەمانی کوردستان بوو بۆ پەرلەمانی عێراق بوو بۆ ئەنجومەنی پارێزگاکان بوو. ینی ڕەغمی هەموو ئەو شتانەی کە کرا لە کاری ئەوەی کە دەکرێتم پێدێن تەزویر بەڵام یەکێتی لە هەولێر بە دەنگێکی یەکجار سۆ لە ناو هەولێر و دەوروبەری هەولێر لە پێش بوو. ساڵی کاتێک کە دوای ئەو دەرچوونانەی لە ناوی یەکێتی بوو ئەو شکستانەی لە ناو بەدەنەی یەکێتی هاتەکەەوە بەهۆی بزوتنەوەی گۆڕان و ساڵی 2014 بە هەمان شێوە یەکێتی لە ناو مرکزی هەولێر جارێکی کە مەسەلە یەکەم بوو. یعنی ئەم فترەی چووی کۆمەڵێک ئەم ڕووداوانێک کە هاتبوونە پێش لە یەکێتی وای کردبوو خەڵکی یەکێتی ساردانی تۆ ئەگەر وەکو کەسێک مەسەلە وەکو بڵێن کات هەر هاوڵاتیەکی بڵێن خەڵکی سلێمانی ئەگە بڕۆی بەناو کوچە کۆڵانەکانی هەولێردا بڕۆی ینی هەز دەکەی کە مەسەلا ئەم شارەت چەند لەگە یەکێتی تێکە لە چەند لەگەر یەکێتی ئاوێتەیە کەواتە بەڵام چ بووە مچینە لەوانەیە ئەو یەکێتیە بەڵام زۆر جار یەکێتیەکەی وەکو خۆی وەکو ئەو خەباتەی کە کردێتی لە لای خۆی احتیفازی پێکردێ بەڵام هاتو چۆی نەکردو یان مەسەلا لە هەڵبژاردن سروشتی دۆست و هەواداری یەکێتی وایە یعنی دایمە ڕێی خۆی هەیە دایمە دەیەوێتن سیاستەکەت کاتێک کە سیاست دەکەی سیاستەکەت ڕوون و ئاشکرابی لەوانەیە لێت تۆرابی لێت تۆڕە ببیتێن ئەمانە لەوانەیە نەهات بێتە هەڵبژاردن زۆر جار وا بووە ئەجینا بەڵام بڕۆی بەردەوام بوونی هەیە ینی خەڵکی یەکێتی دوایەکیە خەڵکی یەکێتی ئەو خەڵکە ڕەشوڕوتەیە یانەوانەی کە پێی دەوتێت ڕەنزدەرانی بیر و بازوو ینی خانوە قوڕەکان یعنی مەسەلە بڕۆ تۆ لە گەڕەکانی بەتایبەتی هەولێر ئەگەر وەکو ڕووبەر وەرگین ڕۆژهەڵاتی بڵێن هەولێر کە لە بەرێ ینی ئەمە لە هەتا لە هەشتاکانیش زۆرترین پێشمەرگیان هەبوو زۆرترین خەڵکی ئەم گەڕەکانە ئەم شوێنانە زیندانی بوونە مەسەلە هەندێک زۆریان لە سێدارە درانە زۆر بەهێزە گەڕەکە بۆ من بەبیرم دێتن نمونە گەڕەکی ڕۆناچی ینی بەبیرم دێتن تەنها سێ ماڵە باسی تێدا بوو دوو ماڵە مامۆستای تریشی تێدا بوو هەواداری حیزبی تر بوون دەنا هەمووی بە ئاشکرا دەزانراکەەوە هەمووی یەکێتی ینی پێشمەرگە کاتێکە داهاتە ناوشار لە هەر دەرکەچی بداوە ئیتر تەبیعی بوو ماڵی خۆی بوو. باش ئەم بەسەرکردنەوانە و ئەم دیدارانە و ڕاگەاندنی هەندێک لەو پرۆژانی کە لەوێ هەن و ئەم ڕۆژ هاوسەرۆک لە ڕێی مەڵبەندی هەولێرەوە ینی بۆ ئەو ڕووداوی سووتانی بازاڕەکە هاوخەمی و پشتیوانی دەربڕیەوە و هەوڵ دەدات کە پشتیوان بێ قەرەبوو بکرێنەوە ینی ئەم جۆرە لە مامەڵە بەسە بۆی کە دڵی ڕەنجاوانمان لە هەولێر و ئەو کادرانی کە گلەییان هەیە لە یەکێتی لەوێ ئاش بکەینەوە یان جوڵەی تر هەیە و سەرکردایەتی یەکێتی هەڵوێستی تری دەبێ. ئێمە کۆنگرەی چوارمان بەستا کۆنگرەکەمان بەنا لەژێر دوشمی کۆنگرەی نوێبوونەوەیە تەوان ئێمە لە زۆر سێکتەرە ئێمە خۆمان نوێ کردەوە لە ئەوەی پێی دەگوتێت سەرکردایەتی هەم لە پەیڕۆ پرۆگرام هەم لە استراتیژ و دنیا بینیدا ئێمە دەمانێت بەسەلا ئەم دۆخە چاق بەستۆی کە هەیە بیگۆڕین و لە هەمان کاتە زەرف و زمینەیەکی باشش لەبارە لە بۆ ئێمە چکە ئێمە ڕۆژگارێک مەسەلە شارێکی وەکو سلێمانی کە بزنەوەی گۆڕان لە ئێمە جودا بوونەوە ئیتر شەوق و ڕاوقەیەکی زۆریان هەبوو ئەمڕۆ یادی شیتیان وای کردبوو کە ئێمە مەسەلە تۆزێک چاوی خەڵک لە سەرمان بتن بەڵام دوای ئەوەی ئەم کەف و کوڵە وەکو چۆن شیر هەڵدەچێ دەیتر دوای بەفوویەک دەنیشێتەوە ئێستا ئەم شیرە هەڵسوونانە هەمووی نیشتەوە خەڵک تاقی کردەوە بۆیە خەڵک ئێستا کە بە دوای هێزە ڕەسەنەکەدا دەگەڕێتەوە هێزە ڕەسەنەکە ئێمە بڕیارماندا خۆمان بە دیلی هەموو ئەو مەسەلە بۆ چونانە بین ئاشت بکردنەوە مەسەلە یاخۆ پەیوەندیکردنەوە یاخۆ دروستکردنەوەی ڕایالەکان لەوانەیە ئەمە بۆ ئۆرگانە حیزبیەکان باش بێتن بەڵام
بۆ عمومی خەڵک ئەو خەڵکەی بچێ خەڵکێکەیە ئەوەی ئەندامێتی حیزب ناکە مەسەلە نایەتە ئۆرگان بەڵام هەوادارتە بەڵام سیاست و بەرنامەی پێ ئێمە دەمانێت ئەمە بکەین ئێمە دەمانێت چەند شتێک مەسەلا بیکەین یەک ئەم دۆخەی کوردستان هەیە هەوڵ دەدەین بە هەر لە ڕێگای ئەم گەمەی سیاسی مەسەلا کە خەباتی مەدەنی پێدرێن خەباتی میدیایی پێدرێن خەباتی دیموکراسی پێدرێن دەڕواتەوە ناو سندوق هەڵبژاردە ئەمانە ئێمە دەمانێت ئەم ستایلەی کە لە کوردستان چەقی بەستەوە ئەم شێوە حکومداری و ئەم شێوە ئەمە وردە وردە گۆڕانی بەسەردا بێ بێتن مۆدلێکی تر وەربگریتن چکە لەبەرەوەی عقدەکان تەواو بوون مثلە سێ عقدی بەڕێکردە سێ دەی بەڕێکردە ئەمە کۆتایی هاتووە بۆیە ئێمە هەوڵ دەدەین لە ڕێگای ئەوە مەسەلە لە پەرلەمان دەو دەنگە بین لە فەلسەفە و بەرنامەی ئێمە وردە وردە لە حکومەت ڕنگ بداتەوە یعنی ئێمە گەمەی دیموکراسی دەکەین مەسەلە تەبیعیە مەسەلە بڕیار دەدەین مەسەلە ئەگە بڕیارەکەمان لە حاڵەتێکدا مەسەلە هەتا دەمانە بڕیارێکی هەڵە بوو شکستمان هینە تەبیعیە پێیدا دەچینەوە ینی ئەمە هیچ نەعیبێ و نەنجیۆنە بەڵام مەسەلە دەڕۆینە پێش ئەگەر هەنگاوەکەمان بە سوود بوو و کاریگەر بوو بەردەوام دەبی لە هەنگاوی دووەم ینی ناوەستین ئەنی ئەمە سووری حیاتە حیزباتی ژوا دەبێتنێنە بۆیە ئێمە دەمانێت بە دەرەجە یەک ئەمە شامل بین ینی لە کوردستاندا هەر مەسەلە هەولێر نییە ینی ئێمە لەمەدا چکە هەولێر خصوصیتش تایبەتیە وەکو پایتەختی کوردستان وەکو گەورەترین شاری هەرێمی کوردستان وەکو لە ڕووی جوگرافیشەوە وەسەتیەوە کرد لە هەمان کاتیشدا وەکو دەتوانین بڵێن ناوەندێکی بە قووەتی جەماوەریەکێتی بە ینی ئێستا مەسەلە هەشتاکان تۆسێ لەوانەیە باوە نەبێت هەشتاکان بەس پێشمەرگەی یەکێتی هەبوو مەڵبەندی چوار دوایەکە بۆ مەڵبەندی سێ لە سماقوڵی بووی ئێستا کە کەس گەنجێک بچینە لەوانەیە تەسەور نەکە هێزێکی شۆڕژگێر بەرامبەر بە بەعز ئەخەت جەبەڕوتی بەعز ئەو وەختی بینتەوە کە هەشت فەرقەی فەیلەقی عەسکەری هەبوو هەولێر مەسەلە فەیلەقی پێنج لە هەولێر بوو فەیلەقی یەک لە کەرکووک بوو لە مووسڵ بوو کەرکووک نزیکە هەنیب لە هەموو ئازەکە سماقوڵی ئەگە بینی هیچیان لە هەولێر سماقوڵی لەو کەرکووک 100 کیلۆمەتر نابی مەسەلە هەولێر لە بۆ سماقوڵی ئەو پەڕی 25 تا 30 کیلۆمەترە هەوایی هەر زۆر کەمتە مەسەلە سەری ڕەش و مەسیف حکوومەتی عێراقی بە شەقڵاوە حکوومەتی عێراقی بە هیران هی زۆب مەسەلە داتی کۆیە دێگەڵا دەربەندی گۆمەسپان ئەمانە هەموو بوو کەچی تۆ لەم دۆڵەت تەسکە مەسەلە بارەکەی سەرەکی ئەم حیزبە لەوێ بوو یعنی بەردەوام ڕۆژانە چالاکی لە ناو هەولێر دەکرا لە دەوروبەری هەولێر دەکرا مەسەلە دەڕۆیشتنە عومقی لە دەڕۆیشتنە مووسڵ ئەمانە دەزانی چ کاریگەریەکی خۆی هەبوو جا ئەمە چێە خۆ هەم خەڵکی ئەم شارە دەیکرد خۆ هەر مچینن ئەوانەی کە شەهید بوون ڕۆحیان شاد بێ هەندێکیان ماون و پێشمەرگەی دێرینن کۆمەڵە خەڵک مەسەلە نەوەیان مای ئەمانە خەڵک مێژووەکە ئێمە دەبێت ئەم مێژوش بە بیر خەڵک بێنینەوە کە ئێمە بووین دوای ئەوە ڕاپەڕین گانی ئەمە هەتا لە ڕاپەڕینیش ئێمە خۆ کە لە هەولێر ڕۆیشتوینە ئێمە خەڵک ئێمەی دەرنەکردووە لە هەولێر ئێمە بە خۆمان دەزانین مەسەلە هێزەکی زەبەداحی دوژمن هێنرایە سەرمان ئەو ڕۆژەش کە هەولێر لە غەرقی بۆمبا و تۆپ و ئەوە بوو کە بە زیاتر لە 800 دەبابە هاتبوو ینی زیاتر لە 40,000 حرس جمهوری هاتبوو جگە لە چەکداری میلیشای ئەوانە لەو کاتەشدا هەولێر بەبێ شەڕ چۆن نەکرا مەسەلە تۆ سیر کە خۆ مای ئەمرێن وەکو ئەوەی کە زۆر جار تۆ لە شارێک ئێستا مەسەلە نمونە لە شوێنەکەگە بە هەڵبژاردن بە گەمەی دیموکراسی دۆڕابی کەواتە تۆ ئیفلاست کرد بەڵام ئێمە خۆ خەڵگەمەی دەرنەکرد خەڵکەکی یەکجار زۆر لەگەڵمان هات دوایەوە خەڵک بەردەوام دڵی لەگەڵمان بوو ئێستاش خەڵک ئەو خەڵگەمان ئەم ڕووداوانەی هەموو لە بیر ماش کاک شادمان لە کاتی چەند مانگی ڕابردوودا کە یەکێتی و ئەنجومەنی پارێزگای سلێمانی یەکێتی داواکار و سەرمەشقی ئەنجومەنی پارێزگا یاخود پێدانی دەسەڵات بوو بە پارێزگا جیاوازەکان یاخود لا مەرکەزی هەندێک قسە و دەنگ و باز هەبوون کە یەکێتی دەیەوێ خۆی جاکاتەوە و سنوور بگۆڕێت و چوزانم هەرێمی کوردستان دابەش بکە ئەم جوڵانە ئەم سەردانانە و ئەم کارانە لە هەولێرە وەڵامێکی دروستی ئەم دەنگویانی دایەوە ئەمە لەلایەک لەلایەکتر بۆچی دەبێ بە جوڵەیەکی سیاسی یان سەردانی هاوسەرۆکی یەکێتی ئەم هەموو کاردانەوە نەرێنیانە دروست بێ بۆ خۆی ئێمە مەسەلەی یەکێتی لە ئەساسدا حیزبێکی سەرتاسەریە تۆ ئەگە سەیری ناوەکەشی بکەیت یەکێتی نیشتیمانی کوردستانە
ئەنی حیزبی تر هەبووە مثلە داعش عێراقی پێوە بۆ شتیکەی پێوە بۆ دروستمەکانی دوو یەکێتی یەکەم جوولەی خەبای چەکداری لە بادینانەوە بووە مثلە مەفرەزەکانی لە بادینەوەێت زیاتر لە 76 لەوانەیە لە بادینانەوە 70 شەهیدی زیاتر داوی لە 76ەوە دۆخێک هاتۆتە پێش کۆمەڵەش هاتوتە پێش بنە بەدەنە یەکێتی هیچ ڕۆژێک لە کوردستاندار بنە دوای ئەمە وەکو خەباتی چەکداری ئەمە چینە خەباتی چەکداری بەس ئەوە بیتن کە تۆ وەکو مێژوێکی بەرەنگار بوونەوە لە بەرامبەر دوژمن ئەمە حسابی بۆکەی بەڵام چیرە پێوەری ئەوەت لەلا نەبیتن پێوەرێکی ڕقەمی لە بۆ ئەوەی کە خەڵک پشتیوان کە بەڵام من لێ دەپرسم لە دوای پرۆسەی ئازادی مەسەلە ڕقمی ئەوەی ئێمە مەسەلە هێزی ئەوەشمان نییە لە بادینان و لە نینەوە ئەوانە تۆ دەزانی بەردەوام لە هەموو هەڵبژاردنەکانی عێراق ئێمە مەسەلە ناوچە قوڵایی ناوچە دابڕێوەندراوەکان هەموو هی ئێمەیە مەسەلە 2014 کورد 18 کورسی هینە دەیهی ئێمە بوو هەشتی خەڵکی تر بوو مەسەلە ئێمە لە خانەقینەوە دەنگ دەهێنین هەتا دەگاتە شەنگا ینی لە ناو مووسڵ لە بڕۆلت بادینان لە هەولێر لە هەموو شوێنە مەسەلە یەکێتی حیزبێکی کوردستانیە حیزب هەیە ڕاستە ئێستا مەسەلە لە زۆنێکی زۆر تەسک عەدەدی کورسیەکانی بۆ خۆی زیاد کردو ئەنە بەڵام ئەگە بێ ڕوبەرەکەی سیرکەی ڕوبەرێکی زۆر لۆکاڵیە زۆر ناوچەیە یعنی وردە و دەڕۆژ لە بەڕۆژ لە پاشەکشەیە بەڵام یەکێتی نایەکێتی حیزبێکە بەردەوە ئەگەر واقعی کوردستان ئەوانە باە مەسەلە واقعێکی ئەوها چوار پارچەی نەبە یەکێتی ئەساسن بەرنامەکەی مثلە بەرنمەیەکی گشتگیری کوردستانی بووە لە هەمان کەدا لە مێژووی خۆشیدا یەکێتی بە خوێن مثلە لە بەشداری خەباتی کردێت لە ڕۆژهەڵات لە ڕۆژئاوا لە باکوور لە هەموو ئەو مێژووەکەی دیارە یەکێتی حیزبێکی کوردستانیە ئێستا لە ئاخر انتخاباتی عێراق مثلە 2010 ئێمە هەشت کورسیمان لە ناوچە دابڕێنراوەکانی نایە لە خانەقین کورسیمان نایە لە مووسڵی نایتمان لە کەرکووکی نایتمان لە هەموو شوێنەکانی هایتمان لە مەسەلە لە محافەزە لە هەموو ئەو ناوچانە دابڕێنەکان لە مووسڵە لە کەرکووکە لە سڵاحەدینە لە دیالێ بەردەوام بوونمان هەیە بەردەوام ینی مەسەلە تۆسێ ئەمانە بکەیت ینی دەنجی یەکێتی دەنجی دیاریکردنی سنووری کوردستانیشە سنووری خواروی باشووری کوردستان ینی ئەمە لە ڕووی سنووریەوە کەواتە یەکێتی حیزبێکی سەرتاسەریە حیزبێکی لۆکاڵی نییە ئەم دۆخانەی کە بەم دوایە هات و کۆمەڵێک حەدەس و ئەوانە هەندەچی لە مەسەلەی قیادەی یەکێتی بە حکومی ئێرمان زەرار ڕێبەرەکەی نمابوو کۆمەڵێک کێشەی بۆ دروست بوو بوو ئەمانە پاشەکشەیەک هاتوو کە مەسەلە لە سلێمانی قەتیز بوو کۆمەڵێک ئەمانە مەسەلە حاڵەتێکی کاتی بوون بەڵام بەخۆی لە ئەساسدا یەکێتیی گشتگیرە ئی هەموو کوردستانە وەلە ئێستاشدا لە دوای کۆنگرێ بڕیاردرا مەسەل بەپێی پێڕۆ بارەکای سەرێکی هەولێر دەبی و ئێمە فەرقی مەسەلە ئەندامێکی یەکێتی لە زاخۆ ناکەین لەگەر یەکێک لە سلێمانیان لە خانەقینەوە لەوانەیە ئەوەی زاخۆ زیاتر نازی هەر بگرێت چکە لەبەوەی لە شوێنەکە سروشتی شوێنەکە وایە ئەو مقاومەی زیاتر پێویستە ئەو پستانی زیاتری لەسەرت پشتیوانی زیاتریشی دەوێتنەوەە بەڵام بچینە لە سلێمانی ئەوەی نەوێتن ینی زۆر ئاساییە کەواتە ئێمە بەردەوام دەبین لە خەباتە و ئێمە باوەڕمان بە خەباتێکی دیموکراسیە سەردەمێکی گۆڕایە ینی دیموکراسیە دەستاکە وای لێ هاتی ئەوەندی دیموکراسیەت لە ئاسمان و لە فەزاوە دێتە خوارە ئەوەندە لە ئەرز نییە مەسەلە تۆ دیموکراسیەتی ئەلکترۆنی دنیای تەنی ینی مەسەلە تۆ چ دەکەی ئێستا ئێمە مەسەلە بۆ خۆمان لێرە قسە دەکەین ئەمە تەلەڤیزیۆنە بەڵام ئێستاکە لەوانەیە زۆرترین کەس لە شاشەی ئەتەرنێتەوە سەیرمان بکە لە یوتیوبەوە سەیرمان بکاتن وەرگە جگەوەی لێ کرد بۆ خۆی کەسێکە لە شەقامێک لە پارچێک دانیشتووە نێتەکەی پێ وا سەیری ئێمە دەکات لەوانەیە ئێستاکە لە هەمان کاتیشتا وەڵامیشی هەیە بۆ قسەکانی ئێمە ئەمانە دنیا گۆڕا میدیا مەسەلەوەی کە پێ دەرێن مۆڵتی میدیا ئەمانە زۆر بەشکەوتە کاتە دیموکراسیەت سیر کە مەسەلە لە ڕێگای ئەلکترۆنیاتەوە گەیشتۆتە چێ ینی هەموو دنیای تێریوە کاتە بە هیچ هێزێکی سەربازی بە هیچ مؤسساتێکی ئەمنی پۆلیسیەوەی کە دەوڵەتی پۆلیسی دکتاتەوە کات دەکرێت مەسەلە بەری ناگیری یا ئەوەتەوە کۆریای باکوور تۆ مەسەلە شوێنێک منعەزل بکەیت تا نازانی چ دیوارەکان بەرزکەوانە بەڵام ئەویش محاولات هەیە بەردەوام ئەلەوێش محاولات هەیە ینی بۆیە لەم ناچێ یانی ئێستا ئێمە باوەڕمان پێوەیە کە هەم پارێزەری دیموکراسی بین هەم گەمەی دیموکراسی لەگە ئەوانتر بکەین هەم خەباتی خۆمان دەکەین مەسەلا کێشە نییە مەسەلە لەوانەیە زۆرجار لە هەندێک بڕیارە وەکو باسم کرد مچینە بڕیارەکەمان هەتا ڕادەیەک سەرکەوتوو نەبیتن تەبیعیە ئێمە پێدا دەچینەوە خۆمە لە ژیاندا هەروە بووە
ینی شکستی شێەوە هەیە بەڵام تۆ گرنگەوەی نەکەوی گرنگەوەی عادەی خۆت بکەوە بە شێوەیەکی تەندروستە کات ئێستامان لەو مەرحلەیەینە ئێمە بدایەتەکەی دەستمان پێ کردووە ینی دنیا بینیە چکەمان هەیە بۆ حیزبایەتی دنیا بینێکی ترمان هەیە بۆ سیستەمی سیاسی لە کوردستان دنیا بینێکی ترمان هەیە بۆ خزمەتکردنی خەڵک و دنیا بینێکی تریشمان هەیە بۆ مەسلەی چۆنێتی ئەوەی پێی دەڵێن گەمەی دیموکراسی و فرەحیزبی و ئەمانە ینی دەمانەیە مەسلە لەگەڵ هەموو ئەو حیزبانە حیزب هەیە دیدی هاوبەشمان هەبیتر لە کۆمەڵی بابەت و لە هەمان کاتیشدا کەسیش بە دژمنی خۆمان نازانین و خۆشمان بە دژمنی کەس نازانین. کاک شادمان لە قسەکانیا هاوسەرۆک شێخ لە هەولێر هەندێک پەیامی داوە کە بۆ بە پرسیاریش بەڕاستی ئێستا خەڵکێکی زۆر نووسیوێتی یعنی کورتی دەکەم و پرسیاری چەند کەسێکە نامێ کاتەکە بۆ بەرم پرسیارەکە ئەوەیە هاوسەرۆک باس لەوە دەکا کە ئەمان چیتر قبول ناکەن نە ناوی یەکێتی نە مێژووی یەکێتی نە ئەو سەرکردانی ئێستا لە سەرکردایەتی مەکتەبی سیاسی یەکێتیان لە بەلاژ ناویان ناشرین بکرێ و ئامادە نین لە پێناوی کورسیەکانی حکوومەتدا شان بەنە بەر هەموو شتێک بەڵکو دەیانێت ئەوە بکەن کە خەڵک دەیەوێت تەنانەت باسی لە یاسای چاکسازی کرد کە ناکرێت لەسەر گیرفانی خەڵک بێبا لەسەر بۆ ڕێنەوتەکانی عینزالە و هەندێک لەو شوێنانی تر بێ کە هاوسەرۆک هەمووی ناوهێنا و ڕوونە قسەکان یەکێتی چۆن ئەمە ئاکات یعنی با ڕوونتر بیڵێم ئەوەی کە ئەوانیش هەروە بە ڕوونی بۆ منیان نووسیوە یەکێتی یەکێک لە ئۆپشنەکانی کشانەوەی لە حکوومەت و پەرلەمانیش بۆی بژێوی خەڵک باش بکە بۆی فشار دروست بکە لەسەر ژیانی خەڵک باشتر ببێ بەڵێ بۆ خۆی کە هاوسەرۆکی یەکێتی کاک لاهور پەیامانەیدا طبعاً ئەمە بەشێکە لە بەرنامە و استراتیژی سیاسەتی داهاتوی یەکێتی مەسەلە ئێمە گەیشتینەتە قۆناغی حکوومەتی هەرێم هەیە ماتۆل هەڵبژاردن هەیە ئێمە وەکو باسم کرد گوتم ئەمە دەمانەوێت فەلسەفە و بەرنامەی ئێمە لە حکومڕانی ڕنگ بداتەوە من لەو ماوەش زنجیرە وتارێکم نووسی هەتا لەسەر نوێ بوونەوە دەڵێم ئەگەر ئێمە هەرچی بکەین لە ناو حیزبەکەی خۆمان باش ئەمە بۆ حیزبەکەی خۆمانە بەڵام بۆ گشتگیرەکەی ئێمە دەوی فەلسەفە و بەرنامەی ئێمە بسێتە حکومڕانی کە لە حکومڕانی ئەگەر ئەمە نەبێتن تۆ ژیانی هاوڵاتیەکی لە ماوەت یان لە باڵەکایەتی یاخود لە بەردەڕەش لە هەر شوێنێکوالە ئەگە هەز نەکاتن مەسەلە لە ئەنجامی سیاسەتی تو لە بەرزای بەرنامەی سیاسەتی تو ژیانی تۆزێک باش بوو مەسەلە کارەبایەکەی باش بووە موچەکەی لە کاتی خۆی دەدرێ یاخود مەسەلە بەرهەمە کوشتتوکاڵەکەی ئەوە دەکرێتن کەواتە تۆ هیچ نەکەدامە هەر ئەوەی دەکەیت دوو مەسەلە لەسەر مەسەلەی دا چاکسازی ئەوەی ئەلفوبێی چاکسازی بزانیتن تۆ مەسەلە داهاتت هەیە خەرجیشت هەیە هەر خۆت دوادانی مەسەلە لە خانەوادەکەی خۆت ڕۆژێک مەسەلە ماوەیە کە موچە نییە خەڵک داهاتی زۆر کەم بۆتەوە یەکە لە بدەوە دەپرسی بۆ موچەکەم نییە کاتێک کە تۆ داهاتەکەت دەبی جاری یەکەم بچی چاکسازی لە داهاتەکەت بکەیت سەبەب بەڵێ مەسەلە داهات سەرچاوی داهاتەکەت بۆ کەمی کردیا ئەم داهاتە پێشتەکەم سەرچاوەکانی دەبی بێ سەبەبێکەیە ئایا بۆ کەمی کردێ تۆ دەبی بێ شەفافێت لە سەرچاوی داهاتە بیتن مەسەلە داهاتەکەت مانگانە هەر چەندێک بیتن کە تۆ شەفاف بووی لەم داهاتە لە بۆ خەڵک متمانەی پێێتە بۆ دۆخێک دێتە گۆڕێ کە دۆخی مەسەلەوادانێن ئەوەی کە کۆڤید 19 هاتە پێش و نرخینەوە هاتە گۆڕێ ئەم خەڵکە خۆلەوە نییە خۆ خەڵکە دنیا بینی خۆی هەیە خەڵک خوێندەوارە دەزانی تر مەسەلە دووادانێت داهاتی کوردستانەگە مانگانە لە نەوت 500 میلیۆن دلار بوو ئەو کاتێککە بەڵام شەفاف بیتن هاتە 250 خۆ خەڵک دەزانیتن کە مەسەلە ئەمە لە نەتیجەی نەوتاوەکە ئەو کاتە خەڵک ئەوەی ناوی بەڵام تۆ لە داهاتە هیچ شەفافیتێک ناکەی لە بۆڕی نەوتە لەسەر چاوی گومرگە لە غازە لە هەموو تەخشان و پەخشانەیە بەڵام دی مەسەلە چاکسازی لە چێ دەکەی چاکسازی لە موچەی کارمەندێکی کە 400,000 وەردەگریت 300,000 وەردەگریتێ تۆ 120 لێ دەبڕێتی دێتەوە ئەویش بە چەند مانگ جارێک نایدێ کەواتە ئەمە لەوە نیە دوو لەسەر مەسەلەی حکوومەت یعنی ئێمە ڕاستەوە یعنی ئەگە دامان ناوامادانە لە حکوومەت کشانەوە چی دەبێت ئێمە حکوومەتمان نایە بۆ ئەوەی کا مەسەلا کەسێک سەرۆکی تیم بیتن و چەند کەسێک وەزیر بن و چەند کەسێک وەکیل وەزیر بن ئەوانە لەوانەیە ژیانی ئەوانە بگۆڕن بەڵام ئەدی ژیانی خەڵکە چی بە ئێمە دەڵێت ئەژیا هەر باوادانن نەک ژیانی خەڵک هەر ژیانی ئەندامەکانمان ئەندامەکانی خۆمان یعنی هەر بابە دامانە کە ئێمە هیچ خەبی خەڵکمان نییە بەس خەبی مەسەلا حیزبەکەی خۆمان ئەندامەکانی یەکێتیمانە ئەوە ئەی ژیانی تو مەسەلا وەکو کادیرێکی ڕاگەاندن ئەی ژیانی من وەکو سەرکردایەتێک مەسەلا ئەویتر هەر دەبێ ئاما مەسەلا بۆیە ینی ئەگە ئاساییە سبێنێکە ئێمە هەتا لەو فەرەزنا مەسەلا دیراسی ئەوە بکەین بڕیارێکیش بدەین مەسەلا تیمەکەشمان لە حکوومەت بچێشینەوە
يعني دەکرێتن ئەمە هەر تا سەر مەسەلا حکوومەتەوە ئێمە حیزبین ئەی ناوی دەنگمان هەبیتن ئێمە بوونمان هەیە بوونی واقعی جوگرافیمان هەیە ئەو شەراکەتە ڕاستەقینەی کە بەر لە دروستکردنی ئەمە هەموو شتێکەوە دەکەێت ینی بۆیە ینی ئێمە وەکو باسم کرد ئەم پەیامی خۆمان بەم ڕوونیە دەگەینین ئێمە پەیامی خۆمان ناچین مەسەلە بە تەق و تۆق و بە کۆمەڵێ شتی خراپ و ئەوانە ئەمە دەڕێکە کە ئەمەیە جا ئەوەی بەرامبەرەکەمان بۆ خۆی تەنگە تاو دەبیتن و کۆمەڵێ حکایەت و کۆمەڵێک قسەی بێسەر و بەردەکاتن ئەوە بۆ خۆی پێویستە زەبتی نەفسی خۆی بکاتن بۆ خۆشی ئیعادەیەکی خۆی بکاتەوە. دوو پرسیار زۆر بە خێرایی چکە کاتەکە ئەوەندەی نەماوە یەکەمیان یەکێتی و پارتی بەم زوانە کۆ دەبنەوە ئەوەی کە باز دەکرێت ڕۆژ سبەینە و دووسبەی کۆبنەوەی هەردوو مەکتەبی سیاسی هەبێ وڵی سەراحەتەن ئەمن زۆر ناپرسم بەڵام من وەکو خودی خۆم کە لە سەرکردایەتی یەکێتیمە ینی مەسەلاکە کۆش نەبنەوەی خۆت کۆتایی دنیای خۆی یەکێتی و پارتی تێکەڵن لە وڵاتە یەکێتی و پارتی پەیامانی خۆی بەڕوونی بە پارتی بگەێنی بەڵێ من دەڵێم دەرەنجامەکەی دوای تریشم دایە کۆبنەوە لە پێناو کۆبنەوە هیچ سوودی نییە بەڵام ئەگە بێت و کۆبنەوە بکرێ مەسەلە کۆبنەوەیکی پرۆتۆکۆلی مەسە بێن کۆنکریتی مەسەلە 1 2 3 لە 6 خاڵی سەرەکی و استراتیزی ڕێکەوەینەوە بتوانین کاریگەری لەسەر ژیانی خەڵکە بێ بەڵامەکە کۆبنەوەکە هەبیتن بە زۆی من وەکو سەرکردادی بچم و قات و ڕیباتێکی جوانە بکەم و بێمە بەردەمی کامرێ پێ بکەن و هەندێک کە سەر و دڵی ئەم ملەتە معلومات هەیە لاتەکە بکرێ یان نەکرێ قەول بوو بەیانی کۆبنەوەکە قەول بوو ینی ئەمڕۆ بکرایەوە نەکرا ئەمڕۆ شەموو ئێستا نازانم هیچ کە دەکرێت ناکرێت نازانم محاولات هەیە چەند جارێک محاولات هەیە بەڵام زیاتر لەو بەرتێکەترێ باشە بە بەڵەیان نەخێر پەیامە سیاسەکەی سەردانی هاوسەرۆک بۆ هەولێر گەیشتووە پەیامەکەی کاک لاهور دەتوانم هەرچەندامە یەکەم انتڵاقی یەکێتی وەکو لە ئاسی سەرۆکایەتی یەکەم ینی هەنگاوی کردداری بوو مچینە لەوانەیە ئەمە بخۆمان لە ناو لەوێ بوون کە لە کوار و کۆبنەوەکان لەگەڵی بووین من بخۆم کەسێکی ئیعلامیم وە کەسێکم هەم لە ئامار و شتێکی لێ دەزانم و دایمە سەرچاوی من ناو خەڵکە و ینی ئەوەی پێی دەکوترێ پەرچەکردار یاخود مەسەلا ئەو سامپڵاتەکان سەروی 1985 سەردانێکی سەرکەوتوو بوو. باش من سپاس دەکەم هەواڵ شادمان مەلا حەسەن دامێن جومەری سەرکردایەتی یەکێتی نیشتیوانی کوردستان لە تەوەریەکەم لەگەڵمان سپاس بۆ هۆشداریت سپاس بۆیەوەش پشوویەکی کوردۆرە گرم و ئەگەڕێمە وڵاتە. جارێکتر سڵاتان لێبێ عێراقی سەردەمی کازمی گفتوگۆی تەوەرەکانمانە بێت لە تەوەری دووەمی گەرماوگەرم بە میوانداری خەڵەت غەفور سەرنووسەری مەودامی دیا زۆر بەخێر بێ کاک خەڵەف ئەو پرسیارم ڕۆژێکی تریش لە میوانێکی کە کرد غەڵەت نەبم لە هەولێرەوە میوانەکە لەگەڵمان بوو وتم شتێک هەیە بە ناوی قۆناغی کازمی یعنی عێراق قۆناغی کازمی تر بڵێنەمە قۆناغێکی ترە لە ژیانی سیاسی حکومڕانی لە عێراقا یان هێشتا نەگەشتون بۆی ناوی سەردەمی کازمی بنێ قۆناغێکی نە هێشتا نەگەشتونەتە ئەوە و هەر ئەوەی کە مستەفا کازمی خاوەن حزبێکی سیاسی نەبوو خاوەن کوتلێکی سیاسی گەورە نەبوو و لایەنەکان ڕێککەوتن لەسەری بۆ ئەو بوو کە ئەم قۆناغە تێپەڕێنرێ وەکو ئەوەی کە بیگەێنێتە کەنارێکی تر بیگەێنێتە قۆناغێکی تر ئەو ماوەی کە مستەفا کازمی کۆمەڵی ئیجراعاتی مەیدانی کرد یەکێک لەوانە با بڵێن ئەوەی هێزی دژە تیرۆری عێراقی چووە سەر بارگایەکی حەزبوڵای عێراقی و دواتر کاردانەوەکان کۆمەڵە کاردانەوەمان بینی یەکێک لەوانە قەیس خەزعالی سەرۆکی ئەسایبی ئەهلی حەق وتی ئێمە مستەفا کازمیمان بۆ دانەناوە کە ئەم جۆرە شتانە بکە بۆ دامان ناوە بۆ دوو ئەرکی سەرەکی یەکەم کۆمەڵێک چاکسازی بکە کە ئەکاتە وەڵامدانەوەی کردداری داواکاریەکانی خۆپیشاندەرانی عێراق کە بەداخەوە بەهۆی کۆرۆناوە کۆتایی هات دووەمیان ئەوە بوو کە بەڕاوێژ لەگەڵ لایەنەکانە ماوەیەک دیاریکە ڕۆژێک دیاریکە بۆ هەڵبژاردننی پێشوەختە لە عێراق تەبعاً لەگەڵ دیاریکردنی ڕۆژەکە بێ هەوڵە کردارەکان هەبێ بۆ ئەوی ئەم یاسایە بگۆڕدرێ هەموار بکرێ و لەگەڵ داواکاری ئەتوان بڵێم داواکاری بەشێکی زۆری خۆپیشاندەران و لایەنە شیعەکانشە یەکانگیر بکرێت جۆرەك لە پەیوەندی و هارمۆنیت لە نوێنانە دروست بکرێت بۆیە مستەفا کازمی ناتوانرێ پێی بڵێ
عێراقی مستەفا کازمی وەک چۆن ئێمە پێشترمان و عێراقی سەرۆک مامجەلال بە دوای ئەو نەمانتوانین بڵێن عێراقی دکتۆر فواد معسووم ئێستش ناتوانین بڵێن عێراقی بەرهەم ساڵح یا دکتۆر بەرهەم ساڵح چونکە هەر قۆناغە و تایبەتمەندی خۆی هەیە و هێزە سیاسیەکان کارێزمەکان ئەمان ڕەونەقە دەنام قۆناغە ئەمان ئەو قۆناغە ڕەنگڕێژەکەن بۆیە مستەفا کازمی هێشتا لە سەروبەری ئەوەیە کە خۆی بنیاد بنێ و ئەگە مستەفا کازمی توانی بۆ ئەم هەڵبژاردنەی کە چاوەڕوانەکرێت لەلایەن ئەوە ڕۆژەکەی دیاری بکرێەوە یاساکەچی بۆ هەمار بکرێتەوە ئەگە توانی هێزێکی بەڵێن فراکسیۆنێک دامەزرێنێ و دەنگی زۆری نەبێنێ وەکو چاوەڕێ ئەکرێ کە لەگەڵ کۆمەڵێک سیاسی لیبرالی تری عێراقیە سەرقاڵی دروستنی کوتلەیەک بێ ئەگەر بوو بە هێزێکی گەورە و توانی قسە بکە بە ژمارەی پەرلەمانتاری ژمارەی کورسی و کاتە توانین بڵێن مستەفا کازمی ئەتوان ناوی بنێن قۆناغێک سەرەتای قۆناغێکە مستەفا کازمی ئێوێ نەخشی خۆی لەسەردا بنێ باشە کە مەهامەکەی ئەوە نەبوو و سوور ئەشزانێ بەرهەڵستیەکرێ ئەم هەنگاوانە بۆنێ ئەم گڵۆپە سەوزەی لێک شۆ وەرگرت جارێ ئەتوانین بڵێن هەنگاوی زۆر گەورەی نێناوە مستەفا کازم بەڵام گرنگە لەبەر قوتی زۆر حزبی بڕیوە بۆ نمونە یان دەستی لە قوتی زۆر حزبا هەیە کە بیبڕێ ئەو خاڵە سنووریانە کەم نین حوت هەشت خاڵی سنووری تۆ هێزی تایبەتی عێراقی بۆ بنێری و سەرچاوە داهاتەکەی بجێڕیتەوە بۆ حکوومەتیان ئەو جوڵانی کە بەرامبەر حەشدی شعبی دەکرێت ینی ئەمانەش جوڵەی کەم نین بەڵێ یەکەم کاتێک کە هێزێکی سیاسی دەسەڵات وەرەگرێ و چەند ساڵ خەباتی کردووە ئەترسێ لەوەی لە دەستی بدە یا کەسێتێکی کارێزمی لە حزبێکە سەرۆکی حزبێکە سکرتێری حزبێکە نازام بەرپرسی مەکتەبی سیاسی حزبێکە کە شتێک وەرەگرێ ئەترسێ لەوەی لە دەستی بدە چونکە پێی وایە بە چەند ساڵ ڕەنج و ماندوو بوون خەبات با بڵێن مجازەفات و سەرکێشی ئەمەی بەدەستێنە بۆی ناوێ ئاسان لە دەستی بچێ پێچوانە ئێمە بۆ مستەفا کازمی ڕاست ئەو لە سەرنووسەری سایتێکەوە کە سەرنووسەریش نەبوو سەرۆکی ئەنجومەن بوو وردە ئەچێ ئەبێتە سەرۆکی موئەسەسەیەکی کۆکردنەوەی باڵکە دواتر لەبەر ئەوەی حەیدەر عەبادی پشتگیریەکە و جۆرێک لە خزمەتی هەیە بێتە سەرۆکی با بڵێن دژە تیرۆر بۆیە ئەمەی دەستی کەوتووە زۆر قوربانی بۆ نەداوە بۆی ئاساییە لای لە دەستی بدە بەڵام هەموو هەوڵێک شەدا بۆی لە دەستی نەدا چونکە شتێکی گەورەشی بەدەستێناوە نایە ئاسان لە دەستی بدە ئەمە خاڵیەک خاڵی دوو بەرەنجامی داواکاری خۆپیشاندەرانە خۆپیشاندەران لەسەر زۆر کەس لەلایەن هێزە سیاسیەکانەوە لەلایەن سەر و کۆمارە و لایەن سەرۆکی ئەنجومێز لایەن کوتلە گەورەکانی شەعب پێشنیاز کرا ڕەت کرایەوە و لەبەرەوەی کۆرۆناش نەبوو ئەنی دۆخی عێراق خەریک بوو تەواو ئەشڵەژە داوای نەکرد کەسێکی مەدەنی بێ کەسێکی لە گەندەڵی تێوە نەگلا بێ کەسێکی دڵسۆز بێ بۆ عێراق کەسێک بێ خاوەن باکگراوندێکی لیبرال بێ زۆر پەیوەست نەبێ بە بیرکردنەوەیەکی مەزهەبیانە بە بیرکردنەوەی ئایدۆلۆژی چی ڕاست بێ چی چەپ بێ یەکێک بێ عێراقیانە بیر بکاتەوە بێ خزمەتی عێراق ئەمە یەکێکی ترە لەو شتانی کە مستەفا کازمی پشتی پێ ئەبەسێ کە ئەو بە جۆرێک لە جۆرەکان ئێوە بڵێ من نوێنەری خەڵکم و نوێنەری خەڵکم ئەبێ ئەو داواکارانەی خەڵک جێبەجێ بکەم کە با بڵێن داوایان کردووە لە شەقام و لە ڕێی نوێنەرەکانیانەوە کە کۆبۆتەوە لەگەڵیانە لایەنێکی تر باس لەوە ئەکرێ ئەگەرچی تایسە پشتڕاست نەکراوەتەوە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا بە قورسی پشتیوانی مستەفا کازمیەکە و لەگەڵ لایەن عێراقیان باسی لەوە کردووە کە یعنی 5-6 مانگی ویست تا سەرۆکوەزیرانێکیان دۆزیەوە ئیستا هەروە لێ ناگەڕێن ئاسان ئەملا بنوویکی بە دوای 6 مانگیش بە دوایکی درابگەڕن یعنی ئەو دۆخی هەیە بەرگەی ئەمە ناگرێت و ئەگەر سەیری ئەم چەند ئیشی مستەفا کازمیش بکەی ینی جۆرێک لە بیوەری پێوە دیارە کەسێکە ینی ئێوێ جۆرێک لە سەروەری بە خۆی تۆمارکاوە بەرەو هەڵبژاردنەکانە چن ئێوێ بڵێ ئەگەر من ئەمە ئیسە دایان ناوم ئاواتان بۆ ئەەکەم ئەگەر هەڵم بژێرن ئەبێ شتی زیاترتان بۆ ئەەکەم و لەسەر ئاستی هەرێمایەتی و نەودەوڵەت پشتگیری هەیە بۆ ئەم هەنگاوانێکی مستەفا کازمی عینێ و هەنگاوی باشیشن ینی خەڵکە بێ پشتیوانەکە هێزە سیاسەکانیش بێ پشتیوانی بکەن بەڵام ئەستەمە بتوانێت جێبەجێ بکە ئەگەر ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا بە هەموو هێزی خۆی پشتیوانی نەکە باست لە پشتیوانی کرد لە ناوخۆ و لە وڵاتانی هەرێمایەتی کورد پشتیوانی بکە یان چکە هێشتا کورد لەگەڵا ڕێ نەکەوتەوە بەڕاستی لەسەر بابەتی دارایی و ئەو مەوزوعانی کە هەیە و ئاسۆیەکی ڕوونیش نییە لەسەر ڕێکەوتن لە نێوان هەولێر و بەغدا هەموو خەتاکە نەخینە سەر ملی کازمی بەڵام ئێستا ئەو سەرۆکوەزیرانە واقعی حاڵ ئەوەیە دەبێت کورد لەگەڵەوە مامەڵە بکە بەو ئاراستەیە بڕوا کورد کە پشتیوانی بکە یان لە بەرامبەر پشتیوانیە داوای هەبێ یان چۆن لەم دۆخەیە لەگەڵ کازمیە کورد هەڵ بکە چی بکە مستەفا کازمی بە بڕای من بە پشتیوانی کورد نەبووە سەرۆکوەزیران تا زۆر چاوەڕێی ئەوە بکە کورد پشتیوانی بکە بۆ مانەوە بەڵکو دانرا مستەفا کازمی دانرا
سەر کۆمار جۆرێک لە پەیوەندی لەگەڵا دروست کرد و ئەمریکیەکان پشتیوانیان کردووە هێزە شیعەکانیش لە ناچاریە بێ لە خواستی خۆیانە بێ لەو باشتریان دەست نەکەوت بێ لەو بێهێستریان دەست نەکەوت بێ کە ئەمە یەکێکە لەو بژاردانەی باچەکرێ لەو بێهێستریان دەست نەکەوت بێ بۆیە دانرا مستەفا کازمی ئێستا لای ڕوون نییە سیاسەتێکی کوردستانی نیشتیمانی یەکگرت و یەکدەست هەیە بۆیە لەبەر ئەو زۆربەی هێزە سیاسەکانی تاسە پشتیوانیەکەن و ئەمریکەکان پشتیوانیەکەن و ئەشبینەی لە هەرێمی کوردستانە گەندەڵەیەکی زۆر هەیە و پارەی زۆر بە هەدەر درراوە و هێزەکانی هەرێمی کوردستان یەکگرتوونین خیتابێکی یەکگرتویان نییە شەقشەقن تەنان لەسەر بابەتێکی زۆر بچووک بەیەکە هەڵە شاخێن بەیەکە هەڵە پژێن بۆیە مستەفا کازمی و کۆمەڵی دۆسەی تریش لەبەردەست مستەفا کازمیە کە ئەم پارەی لە ماوەی ساڵانی ڕابردوو هاتۆ بۆ هەرێمی کوردستان نەگەشتۆ دەدەستی خەڵک نەکراوەتە پرۆژە بەڵکو لیان هێزە سیاسەکانە دابش کراوە بە هەدەر درراوە گیناوەزعی کوردستان بە ئێستا نەئەگەی یعنی تۆ لە 2004ەوە تا 2014 بەردەوام ساڵانە لە کاتی خۆیان دەیان ملیار دلار هاتۆ بۆ هەرێمی کوردستان تاوە کەسە تۆ خاوەن کارەبای نیشتیمانی نیت تاوەکو ئێستا ینی بینیمان ناتوانین خۆ بژێوی ینی خۆمان بژێنین کشت و کاڵمان خراپە ئاژەڵداریمان خراپە سێکتەری تەندروستیمان هەر زۆر خراپە ینی کۆرۆنا ئەگەر کەمێک زیاتر بەهاتە ئێستا و کوردستان نەخۆش کەوتو بوو زۆر لەمە زیاتر شتیا چوو بوو بۆیە لەبەرەوەی تۆ ئەم خاڵە بێهێزانە هەیە و ئەم سەرۆکوەزیرانە خۆی لە دژە تیرۆر ئیشی کردووە لە هەواڵگری ئیشی کردووە ئەمانە زۆر ورتر لە هێزە سیاسەکانی تر ئەزانێ لە سەرۆکوەزیرانەکانی تر ئەزانێ خاڵی بێهێزی تۆ ئەزانێ بۆیە ئەو لەم دانوستانانە ناهاوسەنگی هەیە پێشتر هاوسەنگیە بۆ هەرێمی کوردستان بە وەفدێکی یەکگرتووە چۆ بەغا و خاڵی خۆی هەبوو لەسەر مێزدایانە ئەیوت ئەمانم ئەوێ ئێستا مستەفا کازمی ئەڵێ ئەبێ ئەمانە جێبەجێ بکەن ئەمانە نەکەن نایتم بڕۆن خۆتان بژێنن نەوتە فرۆشن بە پارەی نەوتی خۆتان نەودەن لەوە ئەچێ ئەمە شرۆڤەیەکی زۆر خەڵک بە شرۆڤەیەکی زۆر سەطحی یاخود بازاڕی لی پێ بکە بەڵام واقعەکە وایە یعنی چەند هەفتەیە ئەڵێن وەفدی هەرێمی کوردستان ئەچێتەوە بەغا مستەفا کازمی خەریکی ئێرانەوە ڕۆی بۆ ئەمریکا و نازام دێتەوە چێ بۆ سعودیە سەرقاڵی کۆڵان بە کۆڵان و مەرز بە مەرزە هەر لا بەلای هەرێمی کوردستان شاناکاتەوە هەر نەهاتەوە بۆ هەرێمی کوردستان بڵێ کاکە خەڵک لە کاتی دانستانەکانیشدا زۆر مهتەم نەبوو بزانام یەک جار وەفتی هەرێمی عەبادیش مهتەم نەبوو عەبادیش ئەگەر بیر بێ حەیدەر عەبادی هێزە سیاسەکانی هەرێمی کوردستان لە گردی زەرگەتە ئەو کاتە کاکنەشویانیش مابوو کۆبوونەوە بۆ ئەوەی ئایا بە مەرجەکانی عەبادی ڕازی بن و ئەوانەی ئێڵێن بۆیان جێبەجێ ئەکرێ عەبادی نیوەی زیاتری کابینەکەی بردە پەرلەمانی عێراق و دەنگی وەرگرت ئەمان لە کۆبوونەوە بن بۆ بەڵێ لەوێ دەنگەدرا و پەسەند کرا ینی سەردەمێک هاتۆتە پێشەوە کورد لەبەرەوەی هێزی خۆی لەدەست داوە پێگەی خۆی لەدەست داوە نایەکگرتووە ناشەفافە حکوومەتێکی گەندەڵمان هەیە لەبەر ئەمانە عێراق ئەمە مانایەوە نیە بڵێ حکوومەتی عێراق گەندەڵ نییە سێ هێندەی هەرێمی کوردستان لە عێراق گەندەڵی هەیە یعنی ئەگەر لە هەرێمی کوردستانە مانگی 1 ملیۆن دلار بدزرێ حکوومەتی عێراق مانگی 10 ملیۆن دلاری تیا ئەدزرێ هەنی ئەو هەموو ئەمە بزان ئەوە نییە ینی ئەمە ینی بۆەوەی ڕوون بێشتەکە بەڵام ناکرێت لە بەروی بڵێن لە عێراق گەندەڵی هەیە ئێمە لە گەندەڵەکانی خۆمان ببوورین ئێمە بێ هەوڵ دەین لە هەرێمی کوردستانە گەندەڵی نەمێنێ بۆی بەهێز بێت ئێستا پێوەری حکوومەتی سەرکەوت و حکوومەتی ڕەشید لە دنیاە چییە ئەوەی گەندەڵی کەم بێ شەفاف بێ وڵاتانی یەکێتی ئەوروپا و ئەمریکا ئەوانی تر شەڕی داعشی لێ دەرکە ئێستا لەبەر کۆمەڵی پێوەر پشتیوانی حکوومەتە لۆکاڵەکانەکەن مەسەن ڕوبەری ئازادی فراوان بێ دیموکراسی تیا بێ شەفاف بێ داهاتی کاک بەرز بێ قەرزار نەبێ ئابوورێکی بەهێزی هەبێ مافی مرۆڤ و کەمنەتەوەکان تیا پارێزراو بێ ئەمانە و بابەتانن کە وڵاتانی زلهێز بەهۆی وە دەعمی تۆ ئەکەن لە دەرەوەی شەڕی داعش باسەکەین سە ئەمریکا لەبەر ئێمە نهاتووە شەڕی داعشەکە شەڕی ڕێکخراوێکی تیرۆریستیەکە بە هەمان شێوە هاوپەیمانی نێودەوڵەتی دیش داعش لەبەرەمانە هاتووە باشە تەسەوڕەکەی کازمی بەو ینی بەم دۆخی ئێستای عێراقەوە بتوانێت ڕۆژی هەڵبژاردننی پێشوەختە دیاری بکە و یاسای هەڵبژاردن بگۆڕێ و کۆمیسیۆنێکی نوێ بێنێکەمە هەمووی داخوازی هێزە شیعەکانیش و شەقامی عێراقیشە یان تەسەوڕەکەی کازمی جوڵەیەکی وا بکە کە یعنی عێراقیەکان تووشی شۆ بکە من بڕۆمانە مستەفا کازمی ئەو بکە یەکەم ئەرک وەک لە عەرەبیە ئەوترێ لە کوردیش هەیەبان نەڕۆین بۆ عەرەبی گرنگ هەیە و گرنگتر هەیە و گرنگترینیش هەیە ئەمە پلەی بەراوردکاریە هەم لە ڕێزمانە هەیە و لە سیاسەتشا ئەمە هەیە گرنگترینش لە ئێستاە کە مستەفا کازمی بیکە ئەوەیە عێراق لە بەنقا وردە
هینی نامێنێ با بڵێن ڕەسیدی نامێنێ و هاوڵاتیانی عێراقیش موچیان لە کاتی خۆیان ئەوێ بۆیە ئەو هەوڵانی ئەو داوەتی بە تایبەتوی سەردانی سعودی بکەوە لە قەرزیان لێ بکە بۆ ئەوەیە کە موچەخۆرانی عێراق لە کاتی خۆیان بدرێ دوو مستەفا کازمی وتوێتی دەواازە سنوورەکان کۆنتترۆڵ ئەکات چونکە بەم هۆیەوە پارەیەکی زۆر بۆ خەزێنەی حکوومەتە گەڕێتەوە خاڵی سێم ئەوەیە کە کۆمەڵێک راپۆرتی تەندروستیم خوێندەوە لە مانگێکە نزیکەی 5-6 ملیۆن دلار بۆ ئەو کەسانە ئەچێ کە دوو موچیان هەیە و بندیوارن وەکو ئەوی لە هەرێمی کوردستان حەزبەکان لە بچووکەوە بۆ گەوریان لە ئیسلامی و بۆ ئەلمانیان لە چەپە بۆ ڕاستیان بندیواریان هەیە و دووموچە هەیە لە هەرێمی کوردستانە مستەفا کازمی ئەمانە چارەسەرکە ئەمە کۆمەڵێک هەوڵن بۆ ئەوەی هێزە شەقام لە خۆی ڕازی بکە و هێزە سیاسەکان ئەوانەی دژی گەندەڵین ئەوانەی ئەیانوێ هەڵبژاردن بکرێ ئەوانەی ئەیانوێ عێراق بکرێتە سەر ڕێگە ڕاستەکەی خۆی پشتیوانی بکەن مستەفا کازمی کاتێک ینی شتێک نییە تاکلایانە لە خۆیەوە بڕیاردا بۆ نمونە یەکی 11 هەڵبژارد نەکرێ یەکی 11 جاری پێویستی بەوە هەیە ئەم کۆمسیۆنەی بۆ دروست بکرێتەوە یاسای هەڵبژاردنەکان هەموار بکرێتەوە و با بڵێن پێشتر ئەوترامە کۆمسیۆنێکی حزبیە با بڵێن ئێستا ئەمە کەم کاتەوە و لە ژێر سەیترەی هێزە سیاسەکان بهێنێتە دەرەوە ئەگەر هەڵبژاردنێکی وەکو هەڵبژاردنەکانی ڕابردووی چی کوردستان و چی عێراق بکرێت ناتوانێت گۆڕانکاری گەورە دروست بکرێت چونکە کۆمسیۆن بینیمان ینی سەرکەوتو نەبوو لەوەی هەڵبژاردنێکی پاک و بێگەت بەڕێوە باوە هیچ هێزێکی سیاسی لە عێراق و کوردستانە لە هەڵبژاردن ڕازی نەبوو لە هەرێمی کوردستان ئەمە ڕوویدا بۆیە مستەفا کازمی لەگەڵ ئەوەی کە بێ شەقام لە خۆی ڕازیکە لەگەڵ ئەوەی کە بێ حکوومەتەکەی ڕێک بخاتەوە چونکە تاوەکو ێستا کۆمەڵی وەزارەتی هەیە پڕی نەکردوتەوە و لەگەڵ ئەوەی لەگەڵ هێزە سیاسەکانە بگاتە تەفاهمێک کەکەی ئەم هەڵبژاردنە بکرێ و ئەگەر نەگاتە تەفاهم ئەو بیباتە پەرلەمانش لەوێ نوێنەری هێزە سیاسەکان دەنگی نادەنێ ڕاست من سپاس دەکەم بەڕێز خەڵەف غەفور سەرنووسەری مەودا میدیا لە تەوری دۆم لەگەڵ ماوەی سپاس بۆ بەشداریکردن سپاس بۆ ئەوش کە بینەر بوون شاد بن و خواتان لەگەڵ